ڕحم بە فیداد ئەی گوڵی گوڵزاری مەدینە لوتفت هەبێ ڕوا بکە مەقسوودی ما دینە. سڵاوتانە بێ خۆشەویستان و عزیزان، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. سەری ساڵی کۆچیە، بێگومان موسڵمانان زۆر دڵخۆشن بە یادکردنەوەی ئەم سەری ساڵە و منیش دەستمە لای بەشێ لەو کەسانەی کە لێرە ئامادەن لێیان دەپرسم پندوانەکانی کۆچ چین؟ کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکەی پیرۆزەوە بۆ مەدینە چیمان فێر دەکات؟ پندوانەکان چین؟ ئێوە لەگەڵمان نابن، من وەڵامی ئەم پرسیارانە وەردەگرمەوە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیمان فێر دەکات؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. طبعا درس و پندوانە کانی هجرەتێ زۆرن، ناکرێت دەیەک خاڵ کۆیان کەینەوە، بەڵام بە کورتی و با بڕین لە خاڵی سەرەکی ئەوەیە کە کۆچی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم فیداکاریمان فێر ئەکا کەمە دین لەسەری هەموو شتێکی بی. کاتی کە هاتە مقایەسە و بەراورد ئەمە هەرچی هەمانە لە ڕوح و ماڵ و سەروەت و سامان و خاک و نیشتیمان و هەرچی هەیە هەمووی دەبی بە قوربانی دینی بکرێ، چونکە ئەگەر دین سەلامەت بوو خوای گەورە هەموو شتێکی دیکە تەعویز ئەکاتەوە. بەڵام خوا نەخواسە ئەگەر دین لە بەین چوو دین فەوتا هیچ شتێک شوێنی دینی ناگریتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامادە بوو کەوە قوربانی بدا بە مەوتنی خۆی کە مەکەیە، بە خزم و کەسانی خۆی، بە جێگای لەدایک بوون و هەموو بیرەوەری و یادەوەرەکانی خۆی کە بە خۆشی فەرمووی یان بەکە وەڵی تۆ خۆشەویستترین شوێنی لەسەر دڵم وەگەر خەڵکەکەت منیان وەدەرنەی نابم قەتەتون بەجێ نەدێشتی، بەڵام لە پێناو ڕەزامەندی خوای تەبارەک و تەعالە ئامادە بوو کەوا فیداکاری و قوربانیە بکە. ئەوەیە کە لە خاڵە هەرە گرنگەکان و هەروەها فێری ئەوەشمانەکە کە ئەمە چۆن فێری تەختیت و پلاندانان ببین لە ژیانی خۆمان فەوزەوی نەبین. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەجرەتی کرد تەنیا فیلارکردن نەبوو لە ڕزگارکردنی ڕوحێ، بەڵکو پلانێکی دارێژراو بوو ئەوەی کەوا لەو شوێنەی بگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە لەوەی بتوانێت عزەتی ئیسلام وەدەربێخی و بەردی بناغی دەوڵەتی ئیسلام دابنێ لە مەدینەی شەریف. و ئەوەش پلانێکی زۆر جوانی لۆ داڕێژت و یارمەتی لە گەنجانی خوێنگەرمی ئیسلام وەرگرت کە ئەوەش دەرسێکی دیکەیە کەوا دەکرێت پشت بە گەنجان ببەسرێ لۆ سەرخستنی دینی ئیسلام. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی حالفنی الشباب و خالفنی الشيوخ، گەنجەکان پشتیان گرتم بەڵام پیرەکان بەداخەوە ئەو کاتی کە قوڕەشیەکانی کافر بوون پشتیان بەردام. ئەوجا ئەوە هەندێکن لەو وانە و پەندانێک کە هەوڕۆ ئینشاءالله قسەیان لەسەرەکەین لەو محاضەرەیە پێشکەش بە موسڵمانانی ئەکەین و ئومێدەوارین کە خوای تەبارەک و تەعالە ساڵی کۆچی نوێ بکاتە مایە خێر و خۆشی لۆ هەموو مسلمانان و مسلمانانی کوردیش بەتایبەت. بەڵێ بەخێر بێن یا خوا. والله هیجرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم طبیعی ڕووداوەت و حەدەسێکی زۆر گەورەیە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، چونکە لە دوای 13 ساڵ معانات و ئیهانەکردن و محاولەی تیرۆرکردنی و لە نزیکەکان و خزم و کەسی خۆی اینجا خوای تەعالە طبیعی ناخۆشی طائف و ئەم بابەتانە اینجا خوای تەعالە ئیزنیدا کە هیجرەت بکا لە مەکە لە بۆ مەدینە. هیجرەتی پێغەمبەر یعنی هیجرە شتێکی جوگرافی نییە بڵێن لە مەکە ئینتقالی کرد لە بۆ مەدینە، بەڵکو کۆمەڵێک تەئسیر و کاریگەری و ڕووداوی گەورەی بە دوای خۆیدا هێنا لە مەدینەدا طبیعی دروستکردنی مزگەوت و برایەتی و بەڵام هیجرەتی پێغەمبەر ئەوەشمان پێ دەڵێت کە ئینسان دەرس و عیبرەتی لێ وەرگری. ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم
ئەو هیجرەتی هەر لە خۆیەوە نەکرد یعنی تەخطیط و پلان و بەرنامەی زۆر گەورەی دابنا پێشتر ئامادەکاری کرد لەگەر ئەوس و خەزرەت قسەی کرد جوابی نار طبیعی نوێنەری خۆی نرد ینی ئامادەکاری کرد ئەوەشمان پێ دەڵێ کە ئینسان لە ژیانی خۆیدا دەبێ بەرنامەی هەبێ دەبێت تەخطیط و پلانی لە بۆ هەموو ئیشەکە بیتن ئینجا لەو سەفەرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترینی مستشار و ڕەفیقی خۆی هەڵبژارد کە ئەبوو بەکری سەدیق بوو کە لە حەدیثا پێغەمبەر پێمان دەفەرمێ لا تصاحب إلا مؤمنا کەسی ئیماندار و ئەمین نەبی ئینسان نێکاتە ڕەفیقی خۆی یعنی هیجرەتی پێغەمبەری پێمان دەڵێ هەر ڕووداوێک نەبوو دەبێ ئینسان دەرس و ئامۆژگاری لێوەربگری ئینجا سەبر ئینجا تەحملکردن لەسەر ئەزیەت و ناخۆشە و ئیسلامەتی ئەمانەتە هەمووی هەر گوڵزار نییە ئینسان دەبێ زەحمەتیش بدێ ئینسان دەبێت تەصحیح بدە و خاڵێکی تر کە ئینسان لە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرس و ئامۆژگاری وەگری ئەوەیە کە صحابەی پێغەمبەر بۆ نمونە ئیمامی ئەبوبەکر بە خۆی و بە کچی و بە کوڕ و بە ماڵ و سەرۆت و سامان ئیمامی عوسمان ئیمامی عومەر ئەوانە هەمووی ئەشرافی قوڕەیش بوون هەمووی گەورە بوون هەمووی سەرۆت و سامانیان هەبوو هەر هەمیان بەجێهێش لە پێناوی پێغەمبەر و ئیسلامەتی هیجرەت ئەومان پێدرێ ئینسان دەبێت لە بۆ دینی خوا تەصحیح بدە ئیتر مادی و بە معنەوی حتا بە نەفسی خۆشی خۆی فیدای ئەو دینی بکاتن یعنی کۆمەڵێک دەرس و ئامۆژگاری تێدا ئینشاءالله لە ئەسنای محاضەرەکە کورتی پێم بڵێ بمبورە هەر بە کورتی مسلمان دەبێ پلانی هەبێ نەک بەبێ پلان شتێک کا بڵێ بە تەمای خۆی نەخێر تەوەکل لە پاش ئەوە دێتن ئینسان ئەسبابەکان بگرتە بەر تۆکمە بیتن و ئیشتیشارە بکە و ئیستیخارە بکە ئینجا تەوەکلی بەخوا هەبیتن ئەتۆ بە تەمای ئەوەی برێ وەڵام هیجرەت دەکەم یان دەمێ گۆڕانکاری بی بە تەمای خوا نەخێر خوای گەورە عەقلی داوە بە بەشەر پێغەمبەرمان هاتە ڕیسالە هەیە قورئان هەیە ئینسان نابێ هەر بەڵێ تەوەکلی ئەوەل ومن يتوکل على الله فهو حسبه بەڵام ئینسان دەبێ بەرنامە و پلانیشی هەبی لە بۆ ژیانی خۆی ئینجا موفق دەبی بەڕاستی موفق إن شاء الله بيروز باي لهم ولا شيء دكين 1438 هجري لهم ولا شيء بيروز بإن شاء الله دبت سبب خير لبو أمتي إسلام ومسلمانان بقشتي وكردستان بتايبت بخير بين بخير السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين زۆر سپاس کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیمان فێر دەکات بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا پیرۆزبایی خۆمان لە هەموو مسلمانانی جیهانەکەین بەگشتی بە تایبەتی مسلمانان و ئیماندارانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێی کۆچی ساڵی 1440 کۆچی ومێدەوانی خودای پەروەردگار و ساڵ نوێ بکات لە خێر و خۆشی و ئاشتی و تەبایی پێکەوە ژیان و نەمانی زوڵم و ستەم و قەیران و گرانی لەسەر ئەو میلەتەوە خوا نیشتمانە طبعا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەر شتێکی کەوا کردی بێتن لە ژیانی خۆیدا هەمووی دەرس و پند و عیبرەتە لۆ ئێمەی مسلمان و ئیماندار یەکێک لەو کارە گەورە مێژوویانەی کەوا لە مێژووی ئیسلام و کەوا لە ژیاننامەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فێری دەرس و پند و عیبرەتی لێبین بریتە لەو کۆچەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام گرنگە ئینسانی مسلمان لە هەموو شتێکە لە ژیاننامەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تەماشایەکە دەرس و پند و عیبرەتەکانی لێ وەربگریتن جا دەرس و پند و عیبرەت لە ژیاننامەی پێغەمبەر عليه الصلاة والسلام بەتایبەت لە کۆچکردن گەلێک زۆرە یەک لە خاڵەکان کەوا فێری ئەوەمانەکاتن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پێمان دەڵێتن کە ئەگەر بێت و ئێمە لە پێی ناو خودای پەروەردگار واز لە شتێک بهێنین بێگومان خوای گەورە بە چاکتر و باشترمان تەعویز دەکاتەوە تەماشاکەی پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام لەگەڵ سەحابە و یارانی لەو کۆچەدا ماڵ و موڵکی خۆیان بەجێهێشت هەندێکیان ئایلەی خۆیان بەجێهێشت خزم و کەسوکاری خۆیان بەجێهێشت شار و وڵات و دیهاتی خۆیان بەجێهێشت لە پێناو چ تاوەکو ئیمانیان سەلامەت بی تاوەکو پارێزگاری لە بەها کۆمەڵایەتیەکان و عورفەکان بکەن لێوێ خودای پەروەردگاریش بە زیاتر و بە باشترۆی تەعویزکردنەوە بەهۆی کەوا شاری مەدینەی پێبەخشین مەکەیان بەجێهێشت بەڵام مەدینەی پێبەخشین شارێکی باشتر دەوڵەتی دروست کرد زەمینە سازی کرد لۆی کەوا ببنە خاوەن کیانی خۆیان مسلمانان و ئیمانداران لە پاشاندا بێجگەلەوەی کە مەدینەی پێبەخشین لە پاشاندا خوای پەروەردگار بە معەزەزی بۆ مکەڕەمی فەتحی مەکەشی لۆ کرد و مەکەش پێبەخشینەوە کەواتەوە پێمان دەڵێت کە پێغەمبەر عليه الصلاة والسلام خۆی لە حەدیثێکە فەرمیتن هەر شتێک کەوا مسلمان وازی لێبینی لە پێناو خوای گەورە ئەوە ئیلا خوای گەورە لۆی تەعویز دەکات و لۆی بەدلەکە بە شتێکی باشتر و چاکتر لەوە کەواتە ئەوە یەک لە دەرسە هەرە گەورە و گرنگەکانە کە لەی فێرەبین ئەگەر وازی لە شتێکینا وازی لە گوناهێکینا
واز لە پلۆ پۆستێکی ناوازی لە شار وڵاتێکی نا کەزانی لەو پلۆ پۆستە لەو شار و دوو دێهاتە لەو شتە لەو کارەدا ئیمان سەلامت نییە لە پێنا خوای گواز لینە ئللا خوای گەورە بە چاکتر باش لۆ تاوی زەکاتەوە ئەو یەکێکە لە دەست و پند و گەورە پەندە گەورەکانی کەوا لە کۆچ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فێریە بین. طبعا شوش بيروز مباركة بيروز بايلا همو مسلمانان دكم تابعتي مسلمانان كردستان. طبعا مدى بالله هجرت فير بين فيرة شبين فيرة فداء كردين بين أو دينا بفداء بقرباني هاتوا أما دبي تشاولا پیغمبر بكين پیغمبر صلى الله عليه وسلم هجرتي نكر طبعا هجرتي عم بيكر لا تسرسي لسرو كهمو كس آزاد ولا مكي مثلا كس بشوازه آزاد و بلان يعني ندا پیغمبری خو آزاد بی پیغمبری خوش قبول نکر او ابو بربرکان پیغمبری آنکه صلی الله علیه وسلم هجرت آن پیک در بدر آنکر زال هجرت بی اما فیر فندو عبرت بین پیغمبر صلی الله علیه وسلم پیش و هجرتی کرد اسبابی کرد تبر اما دبی فیر اسباب بین ساول پیغمبری وكان صلی الله علیه وسلم لبره پیغمبر قدوه كتساود لقدوه کرد طبعا يشكل نجاح ديني هم لدنيا هم لقيامة كهجرتان بيكر بيغمبر صلى الله عليه وسلم أسباب يكتبن أو بيغمبر صلى الله عليه وسلم إمام أبو بكر لك أعداد كده ولا موضوع كشتك هي أبي دم إمام برون إمام أبو بكر بيش شو كهجرت بكن أو أبو بخويو مثلا بكتسكيو بكركيو بشوانك إخوان فداء أو دينيكر إخوان بقرباني أو دينيكر استعمل لبربوم أو فداء إمام أبو بكر أخون زائمة بعبارات لا پیغمبر صلى الله عليه وسلم إمام أبو بكر ودقرين وبيت درس لبو خومان ولبونا وكمان إن شاء الله أو هجرة دبيت مع خير وخوش وبركات لبو ستاباي دينا وتايبتي كردستان خوش اسمه إن شاء الله يوج بخير من دستنا خوش بقزاتنا بخيراتني هم الشيخ خالد طريقته ما مصاني بيروزي مصاني بيروز كهاتينا لبو أو يادي صاري هزري كوتس حضرة محمد المصطفى براستي بيستي أظالم يعني زور باشا يا أخوة بخير من سرتاوان بخيراتي هم ما مصا كانوا شيخ خالد شيخ كان طريقتكم خواي قبل شفر من القرآن العظيم بسم الله الرحمن الرحيم إنما يخشى الله من عباد العلماء بيشوامن حضرة محمد المصطفى دفرمي العلماء ورثة الأنبياء بيشوامن دفرمي حضرة محمد المصطفى فضل العالم على العابد كفضلي على أدناكم ثم قال رسول الله إن الله وملائكته أهل السماوات والأرض حتى النملة في حجرها أو حتى الحوتة لا يسلمون على معلم الناس الخير براسي بيروز بايا كم لا زنابت لهمانو لابن ماري ابن ماري وانو شيخانو كفايت على 8 دشكا لقات القرآن العظيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خير الكلام خل ودل سەردەمە ئێستا لەو دەرسانەیکەوە لە کۆچی پێغەمبەری خوا وەرەگیرێت برایەتی و تەبایی بینی مسلمانانە بە هەموو فکرە جیاوازەکان و هەموو تەیارە جیاوازەکان مادەم مسلمانین لەژێر کەلیمەیە کۆ دەبینەوە هەمومان براییەکین پتەوکردنی ئەو برایەتە ضرورەتێکی واقعی ئێستاە. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆچی کرد هەڵی بژار لەگەڵ چێ کۆچ دەکات چەند گرنگە ئێمەش لە ژیاندا بزانین ئەو کەسانی دەوروبەرمان چێن هەڵیان بژێرین. طبعا هەڵبژاردننی برادر لە ژیانی ئینسان بەختەوەری و سەعادەتی دەستەکەوێت بۆیە وەسیەتم بۆ ئامۆژگاریم بۆ هەموو گەنجانی بەڕێزە دائیم مساحەبەی برادری چاک بکەن تاوەکو دەستیان بگرێ بۆ ڕێگایەکی ڕێک و ڕێگایەکی ڕاست و ڕەوان بیان بات سەرکەوتنیان دەستەکەوێت لە دنیا هەم لە قیامەتیش. یەک لەوانەکانی دیکەی کۆچ ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکات ئینسان بۆ سەرخستنی دینەکەی دەبێت قوربانی بدا جا بە خوێنی بێ بە ماڵ و سامانی بێ بە کاتی بێ.
قوربانیدان زۆر ئاسان نییە بە هەموو کەسێک ناکەیت دەبێت ئینسان ئیمانێکی سەحیح و سەلیمی هەبێت واتە قەلبێکی سەحیح و سەلیمی هەبێت کە ئەو قەلبە سەلیمەش لە ڕۆژی قیامەت مەطلوبە لە هەموو مسلمانەکی ئینسان ئەگەر بە ڕوحەوە بە قەلبەوە لەگەر ئەم دینە معلق بوو تعلیقی کرد ڕوحی خۆی لەگەر خوای پەروەردیگار ئامادەیە بە ڕوحی خۆی بە ماڵی خۆی بە منداڵی خۆی بە سەرۆت و سامانی خۆی لەم ڕێگایە فیدا بکەن. لەسەر ئەم یادکردنەوەی چەند گرنگە مسلمانان ئەم ڕۆژە لە بیر نەکەن یادی بکەنەوە لە مزگەوتەکان. بەڵێ پێویستە هەموو دەمێک یادی خوا و پێغەمبەری خوا بکرێت بەڵام تەحدیدەن لە بۆ سەری ساڵ وەکو بیرهاتنەوەیە کە ئینسان وەکو نوێکردنەوەیەکی عاد و پەیمان لەگەر ئەم ڕیسالەی ئیسلامە کە قورئانی پیرۆز و ڕێ و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دەستان خۆشبی زۆر زۆر سپاسانەکەم بە خێر بێن زەحمەتان چێشە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان دەستان خۆش. رفيق ذبام فداء ياري صديق ذبام فداء باشني ببلاوي أفعاقستوي عتيق ذبام صلاة الله يا سلام الله عليك يا رسول الله صلاة الله سلام الله عليك يا حبيب الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كوتش پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چی فێر دەبین؟ لە سیڕەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەگەر بڕوانین چەندەها دەرس و دروسی تێدایە لە زۆر جوانبی حیات و هەروەها لە ڕووی معنەویاتەوە لە ڕووی معجزە لە هەر بوارێک لە بوارەکان ئەگەر ئەتوبێی تەمەشاکەی چەندین ئوتروحە و بەحث و ئەو بابەتانەی لەسەرکرایە کە ئینسانی ئیماندار و مسلمان دەبی چاو لەو سەحابە بەڕێزانە بکە کە دەیان فەرموو ئەمە وەچی چۆن قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد ئەو هەر سیڕەی پێغەمبەری خوامان عليه الصلاة والسلام لە بۆ منداڵەکانمان باز دەکرد چونکە لە سیڕەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەڕاستی گەورەی پێغەمبەر عليه الصلاة والسلام و هەروەها گەورەی ئەسحابەکان و ماندووبوون و ئەزیەت و ئازار و زەحمەتی حیاتی وانە لەو بە دەردەکەوی کە ئەو دینیان بەمەگەیان دێت چەند بە زەحمەت. بە تایبەتی لەسەر ئەم کۆچە چیمان فێر دەکات؟ کۆچی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فێرمان دەکا کە ئەمە کۆچ بکەین لە گوناح و لە تاوان چونکە هیجرەت دوو جۆری هەیە هیجرەتەکەوەیە لە گوناح و تاوان هیجرەت بکەی مانەها الله عنه هیجرەتش ئەوەیە کاوە ئینسانی ئیماندار لە شوێنێک ئینتیقال دەکات لە بۆ شوێنێکی دیکە لە پێناوی خوای تەعالە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پلان چووە مەدینە چەند گرینگە ئێمە لە ژیاندا پلانمان هەبێ بە پلان و ئیشەکانی خۆمان جێبەجێ بێگومان زۆر گرنگە ئێمە چاو لە پێغەمبەری بکەن عليه الصلاة والسلام هەموو ئەو شێوازانێکەوە هەر بابەتەکی حیاتی پێغەمبەری دەبینی صلی الله عليه وسلم هەمووی پلان بووە هەمووی بە سیستەماتیک بووە سیڕەی پێغەمبەری عليه الصلاة والسلام پێمان دەڵێکەوە کۆچەکەی پێغەمبەری عليه الصلاة والسلام هەمووی بە تەکنیکی زۆر پێشکەوتوو جوان و ڕێکوپێکی ئەوەی کە خوا بەڕێوبەری بووە لە ئەو هەموو پیلانە جوانەی کە بۆ لۆی دانایە هەتا هیجرەتی کردێ لە مەکە لە بۆ مەدینە. کۆچەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چمان فێر دەکات؟ وڵا قوربان یەکسانی و تەبایی و سیلەی ڕەحم و مرۆڤایەتی و کوردایەتی و برایەتی و تەبایی و برایی و تەبایی مافێر قوربانەوە ئەو ڕقوچینەی لە دڵمان هەیە لای بین ئینشاڵڵا نامێنێ بە حەوڵ بخۆتی خوای لەگەڵ یەک باش بین تەبا یەک ڕێکمان خۆش بێ و کوردستانمان خۆش بێ و ڕێز یەکتری بگرین و لە بۆ ئاینەکەمان ڕێز ئاینەکەمان ڕێزمانانگەر خدمانە خۆمان قوربان خوا سەهلکە خوا کوردستان ئارامی کوردستان تەبا بخوا خوا لێمان تێک نەدێ خوا لێمان تێک دێ خوا سەهلی کێ خوا سەهلی کێ خوا بە شەفاعەتی پێغەمبەر خوا لە قیامەتەوە کۆمان کردی خوا سەهل کێ خوا مەقامەت هەر ئاودان بخوا جەنابی شێخ بەدر خوا مەوەفەقی کە لە دنیا و قیامەتدا دەباک و بابی خۆش بخوا خوا ئێوەش مەوەفەق لە دنیا و لە قیامەت مامۆستا خوا لە بۆتان سەهلکە صلى الله على سيدنا محمد الحمد لله لا اله الا الله.
کۆچەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکە و بۆ مەدینە چیمان فێر دەکات؟ ئەومان فێر دەکا ئەمەش لە گوناح و تاوان بەرەو چاکە و چاکەکاری بڕۆن ئینشاء الله. کۆچەکەی پێغەمبەر ئەومان فێر دەکات صلی الله عليه وسلم کە کۆچ نەمایە ئەمە کۆچ بکەین لە مەکەی و مەدینەی، بەڵام لێرە کۆچماوە ئەمە لە گوناح و تاوان بەرەو ڕێگای ڕاستەکەی پێغەمبەری خوا بڕۆین صلی الله عليه وسلم، شوێن کەوتەی سنەتەکانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. بە خۆمان دابچینەوە تەماشایەکی خۆمان حتما مرۆڤ کاتێ امتحانێکی دەکا دەستۆ ماڵێ ئەو ئەسئیلەی دەردەنی بزانێت چ خەلەلە چێیە. مرۆڤی ڕۆژان ئەو کار و کردوانی کە دەکا کە چۆ ماڵێ بە کار و کردەوەکانی دابچەوە ئەو کار و کردوانی کە چاکە وە بکات زیاتری بکەوە، ئەو کار و کردوانی خراپەیان هەڵی تێدا کردووە چاچی کاتەوە ئینشاء الله. جا پێم خۆشە بۆ دەنگە خۆشەی جەنابەت بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێم خۆشە بفەرمایە. فدای خۆت و ڕەفیقت بم، فدای یاری صدیقت بم، فدای پاشنەی بێ پێڵاوی ئەفعاگەستووی عەتیقت بم. صلاة الله يا سلام الله عليك يا رسول الله، صلاة الله سلام الله عليك يا حبيب الله. دەنگەت هەر ساغ بیت. ئەگەر ساغ و سەلامەتترم دروست باشتاکە یا ڕەبی. پێشەچی بەخێر هاتنی جەنابتان دەکەین و هەروەها جێگای دەستخۆشیە کەوا لەو شوێنانە ئەو شوێنانە عەرزەکەن لە بۆ هەموو دنیای کەوا جێگای ئاماژە پێکردنێ بەڕاستی دەستخۆشیەکە لەوەیدایە کەوا میلەتی کورد و دابوونەریتی کورد هەر بە سەربەرزی و گەوراتی و شەڕەف و عیزەت هەر بە دەرهێخستنی ئەو شتانن کەوا پێوە جوانین، ئەویش ئاعلامی دینە، ئەویش ئەو شتانەی کەوا دین پیشانی دنیایدایە، ئەوەی کەوا گەورەی ئەو دینێک کە محەممەد مستەفا پیشانی ئەو دنیادایە. ئەمە ئەگەم بینەوێتن بە عیزەت بین و بە شەڕەف بین و بە کەرامەت بین و خوای تەعالە سەرین بێخی بەخوای ڕێزکەی گرتنە ڕێزکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. کۆچ ئەوە مامە بیردینتەوە ڕاستە پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام لە پاش کۆچی مەدینەی کە کۆچی کرد لە بۆ مەدینەی و فەتحی مەکە کرا هیچ کۆچەکە نەما و ئاجباتی کۆچکردن نەما لە مەکەی لە بۆ مەدینە، بەڵام کۆچکردن لە گوناح و تاوان هەتاوەکو ڕۆژی قیامەتی هەر دەمینێ. ئەوەش پیشانی ئینسانی ئەداتن کۆچکردن ئەو دنیای ئەتودەوی بەجبیری، هەروەکو یەک لە فەرمایشتەکانی ئیمامی عەلی کە ئەفەرمێ اليوم ضيفك، ئەفەرمێ والضيف يرتحل عنك، ئەفەرمێ ڕۆژی ئینسانی میوانە لە ئینسانی، ئەو میوانەش هەر دەبی مار ئاواییت لێ بکە، واتە ئەو دنیاە وەکو میوانێک وایە، نەک ئەتو لە ناو دنیای وەکو میوان وابی. هەر ڕۆژەکە بەسەر ئینسانی دادێ وەکو میوانێکی وایە، ئەو میوانە دەڕواتن. جا ئینسان ئەگەر میوانی بێتن بە فعلی کە کاتێک کە دەڕواتن یەمدەحوکە ئەو یەظومکە، یانەچینێ مەدحت ئەکا ئەگەر چاکت لێ ببینی، یانەچینێ ذەمت ئەکاتن ئەگەر خراپەت لێ ببینی. جا خۆشبەختی لۆی کەوا میوانی خۆی وا لێ دەکاتن کە مەدحی بکاتن، بەدبەختی لۆ و کەسێکەوە دەکاتن میوانەکەی زەمی بکات. ئەو دنیای مادەم ئەوە شۆگوتنی دەرسێکی زۆر گەورە تێدا ئینسان وا بکاتن لەو دنیای کە کۆچی کرد دنیایەکە لە ڕۆژی قیامەتێ پێشەرمەزار نەبی لەلایەن خۆی. ئەی ساچینی ڕیازی مەدینەی منەوەرە، لوتفت هەبێ و بفەرموو مەدینەی منە وەرە. خۆشەویستان و ئازیزان، ئەوەی کاگوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێک لە بەشداربووان بوو
لەسەر کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بێگومان کۆچ پڕە لە پندوانە بۆ مسلمانان. کۆچ فێرمان دەکا کە ئێمە دەبێ بە ڕوح و بە گیان بە سەرۆت و سامانمان قوربانی بدەین بۆ سەرخستنی ئەم دینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە کۆچ دەکا بە بەرنامە و بە پلانەوە کۆچ دەکا، پلان دادەنێ. ئەم کۆچە فێرمان دەکا بۆ سەرکەوتن لە ژیان دەبێ ئێمە بەردەوام پلانمان هەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کۆچ دەکا متمانە بە چەند کەسێک دەکا و لە دوایین جار کە لەگەڵ ئەبوو بەکری سەدیق دەڕوە ئەمە فێرمان دەکا دەبێ بزانین چێ دەکەینە هاوڵی خۆمان و لەگەڵ چێ دەڕۆین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا دەچێتە مەدینە لەوێ دەوڵەت دروست دەکا، لەوێن دەر ئاشتەوایی لە بینی دوو هۆزان ڕادەگەێنی. کەواتە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پڕە لە پندوانە. بۆیە ئێمە دەبێ پەندی لێوەرگرین و بۆیە دەبێ ئەم ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە ببێتە وانەیەک کە بەردەوام چاوی لێ بکەین. دووبارە سەری ساڵی کۆچیتان پیرۆز بێ و هەمیشە ماڵتان پڕ بەرەکەت بێ و ئارامی و ئاسوودەی میوانتان بێ. تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.